بەناوی خۆی بەخشندە و مێرەبان سڵاوتان لێبێ زان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە هەڵوەستەوە هاتم و خزمەت ئێوە عزیز و خۆشەویست لە بەردەم وزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان و دەمەوێت هەڵوەستا لەسەر دیاردەیەکی نوێ و کۆمەلگا بکەمەویش دیاردەی شێواندنی هونەری ڕەسەنی کوردیە لە هەرێمی کوردستان کە ماوەیەکە لەلایەن چەند هونەرمەندێکەوە ئەم دیاردەیە بەدی دەکرێت دەمەوێت هەڵوەستە بکەم و هۆکاری تێکدانی شێوازی گۆرانی و هاوکات هونەرە کوردیەکان بزانین وزارەتی ڕۆشنبیری چ ڕێکارێک دەگرێتە بەربەرامبەر ئەو کەسانەی کە هونەری کوردی دەشێوێنن. میوزیک زمانێکی جیانیە و بەشێکیشە لە شارستانێتی سەرجەم مرۆڤایەتیەکان بەبێ جیاوازی. گەر جیاوازیەکی شەبێ ئەوە لە ڕووی جیاوازی گەلەکان و بەرگەکان و ئامێرەکانیانەوەیە و هەروەها هۆیەکیشە بۆ پەیوەندیکردن و ناسین و لێکتێگەیشتن و نزیکبوونەوە لە شارستانیەتی یەکتر. بەڵام بەداخەوە ئەوەی لە نێو گەلی کورد و بەناو گۆرانیە کوردیەکان ماوەیەکە بووە بە دیاردا بەزاندنی هەموو سنوورێکی ئاینی و دابوونەریتی کوردیە. سڵاو ڕێزم بۆ هەمووانەی کە ئێستا گویان لە دەنگمانە و دەمان بینن و دەمان بیستن. پێشەوەی بچمە ناو مەسەلەی هونەرەوە لە هەر وڵاتێکی دنیادا هونەر بەشێکی دابڕاو نییە لە ژیانی تایبەتی خەڵک. هونەر بەشێک نییە خۆی تەنیا بێت و جیاواز بێ لە دنیا. ئەمە یەک. لە وڵاتێکە ئەگەر ئێمە تعبیری ئەمڕۆ وڵاتێ بکەین ئەتوانین بڵین سەری ئەو وڵاتە سیاسەتە، یعنی سیاست مەداران سەری یاخود مێشکی ئەو وڵاتن. هەر ئینسانێک کەمترین خەلەل لە مێشکیا هەبێت تەسیرەکە لەسەر هەموو ئازا و ئەندامەکانی لەشی. هونەریش کە بەشێکە لە جەستەی کولتور و فەرهەنگ و نیشتیمانی کورد، ئەویش وەکو هەموو کایەکانی تر تووشی ئەم شەلەلە بووە. شەلەلەکە چۆن توش بووە؟ بەو شێوازەی تۆ لە کاتێکا مێشکت سرت ئیش نەکات، دەست باش ناجوڵە، قاچ باش ناڕوە، چاو باش نابینێت. ئەو ئاوامیرانەی کە لەسەرەوە نەقڵە بن بەغەڵەت نەقڵە بن. ئەمڕۆ ئەگەر تۆ تەماشای هەر شتێ بکەی لە هەر بوارێکە، هەمیشە ئەو کەسانەی کە ئاستیان نزمە خەریکی ڕاکێشانی ئەوانن کە خۆیان ئاست نزمن. هەر توانە و قابلێتێ لە وڵاتە ببینن چون خۆیانی تیانابینەوە بە هەموو شێوازێک تەحریمیەکەن، سانسۆریەکەن، تا ڕادەی ئەوەی تێرۆریەکەن. بۆیە لە وڵاتە ئەمڕۆ ئەوانەی کە ئەتوانن دەستیان لە سەرمایەی گیر ببێ بۆ ئەوەی کە بتوانن هەر کارێکی پێ بکەن، جا هونەر لە ناوێندا دەبێ ئەو کەسانە بن لەو ئاستا بن کە ئەمڕۆ ئەو مێشکەی کە ئیش ناکات پێویستی بێتی. مێشکێکی لە کارکەوتوو پێویستی بە دەستێکە کە کار ناکات، بە قاچێکە کە کار ناکات، بە چاوێکە کە باش نابینێ، بە گوێیەکە کە باش نابیستێ. تۆ بزانە لە فترەی ئەم 31 ساڵە هەرچی تواناکانی ئەو وڵاتەیە ئەنفالیان کرد. دەنگە باشەکان، کەسە باشەکان، ئەدیبە باشەکان، نووسەرە باشەکان، شانۆکار و دراما باشەکان هیچی نەمان. ئەمە سوودفە نییە، ئەمە شتێکی ڕێکەوت نییە، بەڵکو ئەمە ئەو قەراراتانەیە کە لە مێشکەوە بەرەو خوار بۆ جەستەی ئەو وڵاتە ئەڕوات. واتە مامۆستا ببوورە دەم هەیەبەت بڕم، واتە پێت وایە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەڕەخسێ بەرهەمی ئەو پەروەردەیە کە لە چەند ساڵ لە ساڵانی ڕابردوو کراوە و بەرهەمی ئەو حکومەیە کە کراوە لە هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەو سیستێمەی کە ئەو وڵاتە بەڕێوە ئەبات خەلەلێکی زۆر ترسناکی هەیە. خەلەلەکەش بەبەر چاوی هەمووانەوە دیارە، خەڵک ڕۆژانە ئەو خەلەلانە ئەبینێت. تۆ بۆ نمونە ئەمە خۆشتێکی سوودفە نییە، خەڵک لە ڕیزی موچە وەرگرتنە ئەبورێتەوە ئەمرێت. تێگەی ئەمە ڕێکەوت نییە. مەسەڵەن خەڵک ڕاکەڕاکێتی بۆ وەرگرتنی کارە بەنزین، بۆ نەوت، بۆ ئاو، یەگەی بەسەی کە ئەگەر هەموو شتەکان بە تەریبی وەربگریت، تابلۆیەکە بۆ دروستە بێ کە هەموو وڵاتەکایاتە دەستت. یعنی بڵین هونەر بەشێکی دابڕاو نییە لە کۆمەلگا، هونەریش بەشێکە لەو کارەساتەی کە ئەمڕۆ بەسەر جەستەی ئەو وڵاتە. سیاست لە هەر شوێنێکی دنیادا کاربڕێکەر و سیستێمی بەڕێوەبەرایەتی و ئیدارەکردنی وڵاتێکە. هەر وەکو چۆن مێشک ئیش و کاری مێشکە خوا دروستی کردووە، کاری ئەوەیە کە ئەمر بکە بێمان بە هەر شتێکە بۆ خۆی دەیەوێت، هەر لە ڕۆشتنەوە هەتا نان خواردن و هەر لە ڕاکردنەوە هەتا ئەو شتانەی کە ئینسان لە توانایدا هەیە. بۆیە ئەمڕۆ کە تەماشای بواری هونەریەکەیت، بواری هونەری گیان نییە لەو بوارانەی تر. یعنی
ئەم سیستێمە فەشەلی خۆی ڕاگەیاندووە لە هەموو بوارەکانە. ئەوەی لە هەرێمی کوردستان بە ناوی هونەرەوە دەکرێت دوورە لە هەموو ئەخلاق و دابوونەریتێکی کوردی بەداخەوە چەند بەناو هونەرمەندێک لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو گۆرانیەکیان بڵاو کردەوە کە هەڕەشەیەکی گەورەیە بۆ سەردین و ئەخلاق و دابوونەریتی کوردی. بەڵام خۆشبەختانە هەرزوو وزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێم لە نووسراوێکدا ڕایگەیان بەهۆی ئەوەی گۆرانیەکانی و هونەرمەندانە هۆکارێکە بۆ تێکدانی شیرازەی خێزان و دوورە لە دابوونەریتی کوردەواری بڕیاردرا بە قەدەغەکردنیان. ئەلبەتە بەپێی سیستمی کاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئێمە پێش بڵاوبوونەوەی هیچ بەرهەمێک یاسا ڕێگەی ئەوەی بە ئێمە نەداوە کە ئێمە مەسەرەن پێش بڵاوبوونەوەی بەرهەمەکە شتەکان ببینین، تێکس ببینین، گوێمان لە میلۆدی بێت. ئەمانە نی دوای بڵاوبوونەوە ئێمە وەک جهێتێکی تەنفیزی مەسەن ئەگەر لایەک شکاتکەر بوو لەسەر یەکێک لەو بەرهەمانەی کە ئەکەوێتە چوارچەوەی سێکتەرەکانی وەزارەتی ڕۆشنبیری و بەرهەمات بێت یاک بەسە کتێبێک چاپ کرابێت، فیلمێک دروست کرابێت، ئەمانە دێت سکاڵاکات و ئێمە بەپێی ڕێکارە یاساییەکان ئەو کارە ڕاگرین. ئێمە هەر شتێک ئەکەوێتە چوارچەوەی سێکتەری کللتوریەوە، زمانە، کللتورە، کاروباری لاوانە، ئەمانە لە چوارچەوەی کاری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە. ئەزانی ئێمە باوەڕمان بەوە هەیە سیستمی بەرەوپێشوونی کۆمەلگا ئەبێ بە تامی ناو کۆمەلگاکە خۆی بێت. ینی ناکرێت ئێمە لە ڕووی دابی کۆمەڵایەتیەوە لە ڕووی هەموو ئەو شتانەوە کە هەیە ناکرێت مەسەڵەن پێشکەوتنی کۆمەلگەی کوردی ئەو پێشکەوتنە بێت کە لە کۆمەلگەیەکی وەکو سوید یا دانیمارک یا ئەمریکا هەیە. ئەمێ پێشکەوتنەکان بە تامی ناوخۆیی بن، وەک فارسەکان ئەڵێن بوومی بن، سەرزەمینی خۆی بن. بۆیە ئێمە لەو چوارچێوە مەسەڵەن هەندێک جار سکاڵامان بۆ دێت، مەسەن سکاڵا دێت گۆرانی بێژێک لە گۆرانەکە سوکایەتی بە زمانی سریانی یا کلدانی کردووە، ئێمە ڕێکاری یاسایی لەگەڵاگرینە بەر. یەکێک سوکایەتی بە ئاینی کۆمەلگا کردووە، ئێمە ڕێکاری یاسایی ئەگرینە بەر. و هەموو ئەو دابوونەریتە کۆمەڵایەتیانەی تریش کە هەند پێویستە ینی ئەرکی سەرەکی ئێمە دابوونەریتی کۆمەڵایەتی ئەلبەتە بە دیوە جوانەکە هەموو کۆمەلگایەک هەموو جۆرەك دابوونەریتێکی تێدا هەیە. ئەوەی کە ڕەسەنی کوردایەتیە ئێمە بەرپرسی لە پاراستنی ئەمە و بە هەموو شێوەیەکیش ئیشی بۆکەین بۆ ئەوەی کە لە هەموو ئاستەکانە ئەم بەها جوانانەی ناو کۆمەلگای ئێمە بمێنن. دوو بەشە بەشێکی ئێمە لەگەڵ عەرزم کردی ئەو گۆڕانکاریانەی کە دێن مەسەڵەن جاران کۆمەلگەی کوردی لە هۆرە و حەیران و سیاچەمانە بوون ئەو هیچ شتێکی تری نەبووە. بەڵام ئێستا لەگەڵ ئەو شەپۆلە تازانەی لە گۆڕانکاریانەی دنیا کە دێن مەسەڵەن مۆسیقای ڕاب دێت، پاپ دێت، نازانم چی دێت، ئەمانە شتێکەڵی کۆمەلگەی ئێمە بن و کۆمەلگەش ئەمانە وەرەگرێت. بەڵام شێوازی بەکارهێنانەکەی چۆنە ئێمە ئەمەمان بۆ گرنگە، ئەمە نەبێتە کەرەسەیەک بۆ مەسەن لێدانی هەموو ئەو شتە جوانانەی کە ئێمە هەمانە. ئەمە لە ناو کەوانەیەکە ئەمە بۆ ئێمە زۆر گرنگە. بەشی دوایین پرسیارەکەت ڕاگررتنی ئەو هەندێک لەو کلیپانە بەڕاستی ئێمە دەوڵەتداریەکەین. لە سیستمی دەوڵەتە دەوڵەت بەرپرسە بەرامبەر بە هەموو تاکێکی کۆمەلگا، بەرامبەر بە هەموو کللتورەکان، هەموو زمان و زاراوەکان، هەموو بەها دینیەکان، بەها کۆمەڵایەتیەکان. بۆیە ئێمە و پێکهاتەکان ئێمە بەتەنیا ئەمە وەزارەتی ڕۆشنبیری کورد نییە، هی تورکمانە، هی سریانیشە، مثلا هی بەتەنیا هی مسلمان نییە، هی مەسیحیە، هی جوولەکەیە، هی زەردەشتیە، هی کاکەیە. ئێمە ئەم بەهانە ئەبێ بپارێزین. لەو چوارچێوەیە مەسەڵەن تا ئێستا کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکە پەیوەستە بە ئەو دابوونەریتانی کە باو باپیرانمان هەیبووە، مەسەڵەن لە ڕووی گفتوگۆوە، لە ڕووی ڕێزی بەرامبەرەوە، لە ڕووی بەهاکانەوە، لە ڕووی خۆشەویستی نیشتیمانەوە، لە ڕووی پۆشاک و لە ڕووی مەسە هەندێک گۆرانی هەن بۆ کۆمەلگای ئێمە نابن. ئەمە ینی کۆمەلگای ئێمە بۆ بەسەر کابرای وەکو ئەو گۆرانی بێژانی کە لە
ئەوروپا هەن بخۆیان هەندێک گۆرانیڵن تۆ ئێمە هەمومان ئەزانین کەلیماتەکان بەڵام گواستنەوەی ئەوانە کۆپیکردنی ئەوانە بۆ ناو فەرهەنگی کوردی جارێ زۆر زووە بۆیە ئێمە ڕێگە نادەین کە ئەوش لەسەر چی لەسەر ئەو سکاڵانەی کە ئەکرێت مەسەن سکاڵا ئەکرێت هەندێک جار ئێمە دەستمان بۆ شتی تر بردو بۆ مەسەن بۆ ڕاگررتنی بەرنامە بەرنامەمان ڕاگرتووە کەناڵمان داخستووە بۆ چونکی هەستمان کردووە کە ئەمە شیرازەی کۆمەڵایەتی بەرەو لێکترازانە بات. بەداخەوە لە بیاگایی خەڵک خەریکە ئەم گۆرانیانە ببن بە بەشێک لە کەلتور و بچووک و گەورە لاساییان دەکاتەوە کامەش مەترسیەکی گەورەیە لە داهاتوو. هەموو ئەو داتا و زانیاریانە ڕۆژانەیمە بەرکەوتنمان لەگەڵی هەیە لە هەواڵەکان لە گۆرانی لە میدیا لە پۆستێکی تۆڕە کۆمەڵایەتیەکان فەیسبوک و ئینستاگرام هەرکەم لەوانە بەڕێژێکی دیارکرا و کاریگەری لەسەر هەموو تاکێک هەیە لە هەر ئاستێکی با بڵێن ڕۆشنبیری دابێت کەسێکی خوێندەوەریان نەخوێندەوەدابێت لەبەرەوەی مرۆڤ بریتە لە دروستبوونی کەسایەتی ئەو کەسە بە جینات و بە دەرووناسی خۆی و پاشان بە کاریگەری کۆمەلگا لەسەری ئەگەر من ڕۆژانە بەرکەوتنم لەگەڵ ئەو جۆرە هوەرە هەبێ کە جۆرێک بە شێوەیەکی ناڕاستەخۆ هاندانی تێدا بەرە و کۆمەڵی لادانی سێکسی بەڵێ و تونند و تیژی بەرە و نیشاندانی کۆمەڵک گوێنە کۆمەڵک پێناسەی جوانی کە ئەمانە ستاندارەکانی جوانینە کە کەسێک پێویستە بەو شێوەیە بێت ئەمە لە مەودای درێژخان کاریگەریەکی زۆر خراپی دەبێت لەسەر تاک و لەسەر کۆمەلگا بەوەی کە کۆمەڵک ستاندارد کۆمەڵک پێوەەر لە مشتی خۆی دادەنێ و هەوڵ دەدات بە پێ و پێوەرانە هەڵسو کەوت بکات جلەکانی بکەوێتە ئەو چوارچێوەیە هەڵسو کەوتەکانی بکەوتە ئەو چوارچێوە بەکارهێنانی ئەو وشانەی کە دەیبینێ دەکەوێتە ئەو چوارچێوەیە لەوانەیە لە ئاستی گۆرانیەک کلیپێک تا ڕادێک بەو شێوە کاریگەری نەبێت بەڵام ئەگەرەمە بووە دیاردا بۆ ترندێکی بەردەوام و تێپەڕبوونی کات بڵێ کاریگەری زۆر خراپی دەبێت چونکە ئەمانە چەند نامەیەکی تێدایە بەبێ ئەوەی ئەو کەسە هەست پێ بکات هانی دەدات بۆ کۆمەڵێک دابوونەریتی لە ڕووی دەرونیەوە نادروست و هەندێک جاریش کاریگەری دەبێت لەسەرەوەی کە دابی ئەو کۆمەلگای بەرە و ئاراستێکی دیکەی جیاواز بووە وەکۆی باسم کرد ئەو کەسە هەست دەکات پێوەرەکانی جوانی گۆڕاوە پێوەرەکانی تێگەیشتن گۆڕاوە ئەو کەسە بۆ ئەوەی کەسێکی لە نێوان دووکەوانە نوێخواز بێت پێویستە بۆ شێوەیە هەڵسو کەوت بکات بۆ نمونە پێشتر زۆر وەتاوکو ئێستاش بە خۆشحاڵیەوە بابەتەکانی و هەندێک دەستەواژەی سێکسی و کۆمەڵک جنێ و بە ئاسانی بەکارنایەت لە ناو کۆمەلگاجا و لە ناو مەجلیسەکان ئەم بابەتانە بە کۆمەڵێک حەزەرەوە باز دەکرێت بەڵام کاتێک ئەم وشە و دەستەواژانە دێنە ناو گۆرانی دێنە ناو پۆست دێنە ناو ئەفلامەکان ئەمانە بەرەو ئاساییکردنەوەیان دەبات ئیدی وای لێدێ ئەم کەسە بتوانێت بە ئاسانی جنێ و بدات بەلایەوە ئاسایی بێت وای لێدێ ئەم جنێوە سەر و کێشە بۆ هەڵسوکە و دو هەروەها کە من دەمەوێت ئەمە بە درێژی باس بکەم کاریگەریەکانی لەسەر تاک دەگوازێتەوە بۆ کاریگەریەکانی لەسەر منداڵ بە پێ ئەو زانیاریانی کە لەسەر ئەو بابەتە کۆم کردوتەوە ئەو منداڵانەی بەرکەوتنیان هەیە بۆ ئەو جۆرە ناوەڕۆکانە بۆ ئەو جۆرە ڤیددیویانە و هەروەها ڤیددیۆی دیکەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و وبسایتەکانی دیکەش ئەمانە ڕێژەی توندوتیژیان زۆر بەرزەبێتەوە لادانی سێکسیان یەکجار بەرزەبێتەوە و هەروەها ئەوانە لەوانەیە لە تەمەنێکی زۆر زوو یان پێش ئەوەی لە ڕێگەی شەرعی و قانونیەوە بگەنە زەواج لادانی سێکسی دیکان هەبێت لە دەرەوەی ئەو چوارچێوە یاسای و تەندروستی کە ڕێ پێدراوە ئەمانە لەسەر ئاستی تاک لەسەر ئاستی کۆمەلگا وەکوتم لە مەودایکی درێژخایەن کاریگەری زۆر خراپی دەبێت بەرەو لادانی توندوتیژ و لادانی سێکسی دەبا لە ڕووی دەرونیەوە مرۆڤ هەمیشە دەیەوێت لاسایی سێ جۆر کە سێ پۆلێن کەس بکاتەوە سێ گروپ باڵێن گروپێکیان ئەو کەسانی نزیکن لە دەوروبەرینی هەمیشە برای گچکە دەوێت لاسی برای گەورە بکاتەوە بۆ پەندە لێرە ڕاستە کە دەرێک گەورە و دەڕژێنێ و بچووک پێ لێ دەخشێنە دەیەوێت ئەو کەسانە کە لە خۆیەوە نزیکن ژن دەکەوێتە ژێر کاریگەری پیاوەکەی پیاو دەکەوێتە ژێر کاریگەری ماڵە خەزورانی برادر دەکەوێتە ژێر کاریگەری کەسانی دەوروبەر و نزیکی دوو ئەوانەی کە زۆرینان کاتێک زۆرینە ئەو گۆرانی ئەو کلیپەی بەدڵ بێت کاتێک زۆرینە ئەم جۆرە فلیمانات سیر بکات کاتێک زۆرینە بەم شێوە بەردەوام بێت تا دەکەوێتە ژێر کاریگەری ئەو هەوڵ دەدات لاساییان کاتەوە بۆ ئەوەی وەکو کەسێکی نامۆدەر نەکەوێت نەڵێن تۆ کەسێکی مێشک داخراوی تۆ کەسێکی دواکەوتووی ئەمە وا دەکات هەست بە ناچاری بکات لە ژوورەوە لاسایی ئەم کەسانە بکاتەوە جۆری سێمیان کە زیاتر لە بابەتەکەی خۆمانەوە نزیکەویش ئەوەیە کاتێک مرۆڤ حەز دەکات لاسایی کەسانی بەناوبانگ بکاتەوە کەسانێک کە لە ڕووی ناوبانگەوە زۆر بەناوبانگن لە ڕووی داراییەوە باری داراییان باشە کاتێک لە ئێستا یەکێک لە پێوەرەکانی بەناوبانگ و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوەیە فۆلۆوەرت زیاد بێ پیجەکەت لایکی زۆر بێت ئەکاونتەکەت فۆلۆوەری هەبێت ئەمەش دەبێت یەکێک لەو هۆکارانەی کە ئەو کەسە بە دوای لاسایکردنەوە دابڕات بێگومان ئەمە بۆ گەوران و بۆ منداڵان ڕاستە بەڵام لەبەرەوەی گەورە
لەوانەیە بنسینەیەکی بۆ خۆی دروست کرده بێت لەوانەیە کەساتەکەی تا ڕادەیەک دروستتر بێت کاریگەریەکانی هەر هەیە بەڵام کەمترە بە بەراورد لەگەڵ منداڵ ئەو کەسەکە دەکەوێتە قالبی لاساییکردنەوە ئیدی دەکەوێتە نێوان دوڕیانێک پێکدادانێک لە ژوورەوە ڕوودەدات من کۆمەڵێک بەهام هەیە لەسەری گەورە بووم کەسایەتی من بەو جۆرە دروست بووە ئەم کەسایەتی من ئێستا لەناو کۆمەلگا ڕەفز دەکرێتەوە یانەوەتە من هەز بە ڕەفزکردنەوەی بەردەوام دەکەم تووشی کۆمەڵێک کێشە و ئالۆزی دەرونیم دەکات یانەوەتە ناچارم خۆم بەجێ بێڵم بێمە ناو کۆمەلگا و لاسایی ئەو شەپۆلە بکەمەوە و وەکو ئەو دەستاواژی دەڵێن لەگەڵ عامێ بچمە شامێ ئەوە جوا دەکات من بزربم من نەمێنم ئەو پێناسەی من ڕۆیشت هێواش هێواش هون دەبێ لەوانەیە من بتوانم ململانەی ئەو بابەتە بکەم بەردەوام بتوانم بخوێنمەوە ئاگاداری خۆم بم بەڵام منداڵی من ناتوانێت ئاوا کە منداڵی تۆ منداڵی بینەران ئاسان نابێت چونکە لەگەڵ ئەو شەپۆلە گەورە دەبێت ئەم جۆرە تێڕوانینە ئەم جۆرە جنێودانە ئەم جۆرە هەڵسو کەوتە نوێیانە دەبێتە بەشێک لە کەسایەتی ئەو بۆ ئەو دەبێتە حاڵەتێکی نائاسایی ئەگەر وانە بێت ئەگەر لە قسەکانی جنێو بەکار نەهێنێت وەکۆش تازە باسم کرد ئەمانە کۆمەڵی کاریگەری زۆر خراپیان هەیە کاتێک گەورە دەبن وەکو باسی لادانی سێکسی و لادانی یاسایی کۆمەڵێک کاریگەری دیکەی توندوتیژیم کرد. پەرلەمان دەبێت هەمیشە چاودێر بێت بەسەر حکوومەت و کۆمەلگا و یاساکان. ڕووپاگ ئەحمەدوەرتی پەرلەمانتارێکی چاڵاکی لیژنەی ڕۆشنبیری و لاوانی پەرلەمانی کوردستانە و دەستی باڵای هەبووە لە ڕاگررتنی ئەو بەناو گۆرانیانە. خۆی هوەری کوردی لە هەرێمی کوردستان ئێستا هوەرێکە زۆر فراوان بووە لەگەڵ ئەوە ئەگەر سانسۆرێک نەبێ بۆ ئەوەی کە ئەو هوەرە کۆنتترۆل بکرێ ئەوە کۆمەڵگە زۆر بەلا ڕێدا دەبا بە تایبەت گەنجان و لاوانمان ئەوانەی خواردتەمەنی 18 ساڵ لە ڕابردوو بینیمان ڤیددیۆ کلیپێک بڵاو بووە هی هوەرمەندێک بوو کە هەموو سنوورێکی بەزاند بوو ئەمەش پێچەوانێ ئادابی عام و نیزامی عامەکە لە دەستوری عێراقی هاتووە کە هیچ کار و کردەوەیەک یاخود بەرهەمێک نابێ پێچوانی ئادابی عام و نیزامی عام بێ و پێچوانی بناماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بوو بۆیە هەوڵماندا و ئەم هەوڵەش پێم وایە ینی ماندووبوونی دەوێت بۆ ئەوەی ئەم کلیپە ڤیددیۆ کلیپە ڕابگیرێ لەبەرەوەی کە ئێمە ئەخلاقی کۆمەڵگەی خۆمان کللتوری کۆمەڵگەی خۆمان بپارێزین و بەو شێوە ڕستەنەی کە هەیە بهێڵینەوە. و هەروەها دیسان لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان دیسان ڤیددیۆ کلیپێکی تری هوەرمەندێکی تر کە خۆی باز لەوە دەکا من هەموو سنوورێکم بەزاندووە خۆی باز لەوە دەکا لە ڤیددیۆ کلیپەکە هەتا بەو شێوازە بووە کە بە زمانێکی وا ڤیددیۆ کلیپەکە کراوە کە جنێوی تێدا بووە بۆیە بە ئەرچی سەرەکی خۆمان مازانی وەکو ئەندام لە لیژنەی ڕۆشنبیری کۆمەڵگەی مەدەنی و هەروەها ئەندامی پەرلەمانی کوردستان کە ئێمە نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان دەکەین بەرگریکاری ئەخلاق و ئادابی کۆمەڵگەی کوردەواری بین لەگەڵەوەی کە ئێمە مافەکانیان هەوڵ دەدەین بۆی بەدەست بهێنین بەڵام دەبێت ئەخلاقیشیان بپارێزین لە ڕوانگەی ئەمەوە کارمان لەسەری کرد و لێرەوە دەستخۆشم بۆ وەزارەتی ڕۆشنبیری هەیە چونکە ئەوانیش هەماهەنگ بوون هاوکار بوون لەگەڵ ئەوەی ئەم جۆرە ڤیددیۆ کلیپانە لە هەرێمی کوردستان ڕێگە پێنەدرێ بە دووەدا چونمان بۆ ئەوە کرد کە ئایا بۆچی ینی هەر ڕێگە دەدرێ ئەو ڤیددیۆ کلیپانە بکرێت بەرەوەی بڵاو بکرێتەوە دیار بوو ئاماژیان بەوە کرد کە ئەو جۆرە هوەرمەندانە ئەو ڤیددیۆ کلیپانە زیاتر لە دەرەوە دەکەن ینی لە ناو هەرێم نایکەن بۆیە بەر لەوەی پێشی پێبگیرێ بڵاوی دەکەنەوە چکە لە دەرەوە ڤیددیۆ کلیپەکە کراوە بەڵام کە بڵاو بۆوە ئەوە ئێمە هەر ڤیددیۆ کلیپێک لەو شێوەیە بوو هەوڵی خۆمان دەدەین بۆ ئەوەی بتوانین ڕای بگرین چونکە ڕاگررتنی ئەو جۆرە ڤیددیۆ کلیپانە وا دەکا ئێمە هوەری ڕەسەنی کوردەواری وەک خۆی بهێڵینەوە و هەروەها پێچەوانە نەبێ ئەو هوەرە لەگەڵ ئادابی گشتی چکە عورفی کۆمەلگا قبولی ئەوەی نییە کە هەندێک سنوور هەیە ببەزێندرێ ئێمە پارێزگاری لەو جۆرە سنوورانە دەکەین ئێمە وەکو ئەندامی لیژنەی ڕۆشنبیری کۆمەڵگەی مەدەنی و وەکو نوێنەری گەل داواکاری پێشکەشی وەزارەتی ڕۆشنبیری دەکەین ئەوانیش بەشی بەڕێوەبەرایەتی هوەر
کە بەڕێوەبەرێکی گشتی بەڕێوەبەرەتی بەدووادا چوون دەکە ئەگە فعلەن پێچەوانەی یەکێک لە یاسا کارپێکراوەکان بێ ئەو ڤیددیۆ کلیپە یاخود هەر بەرهەمێک پێچەوانەی یاسا کارپێکراوەکان بێ لە هەرێمی کوردستان یاخود پێچەوانەی دەستوری عێراقی بێ ئەوە دەست بەجێ پاڵپشت بە مادەیەکی یاسایی بڕیاری ڕاگررتنی دەدەن و هەروەها ئەگەر لەم قۆناغا ئێمە نەمانتوانی سەرکەوتوو بین وەکو کلیپەکەی پێشووتر پەنا دەبینە بەر داواکاری گشتی داوا لە داواکاری گشتی دەکەین کە ڕێگە بەو جۆرە ڤیددیۆ کلیپانە یاخود ئەو جۆرە بەرهەمانە نەدرێت لە هەرێمی کوردستان ئەو کاتە داواکاری گشتی سکاڵای بۆ دەجوڵێنێ لە سکاڵایەکە کە بردمانەوە ئەو ڤیددیۆ کلیپە ڕادەگیرێ و بەدڵنیاییش ینی ئەمە لەو جۆرە بەرهەمانە هەر ئێمە براوەی ئەو ڤیددیۆ کلیپانە ئەوەی ڕابردوو لە سۆشیال میدیاژ بوو و لە سۆشیال میدیا بەڵام چونکە قانونێکمان نییە بۆی میدیا ئەلکترۆنی ڕێک بخرێ لەوانەیە نەتوانین 100% ئەمە بپێکین چونکە سۆشیال میدیا ئێستا لە هەرێمی کوردستان ینی سۆشیال میدیا ئازادە لەبەرەوەی هیچ قانونێک نییە بۆ ئەوەی ڕێکیخە بەڵام لە یوتیوب لە ڕێی ئەو کۆمپانیایە کە هەموو بەرهەمەکانی یوتیوب بڵاو دەکاتەوە لە ڕێی ئەوەوە ئێمە داوامان کردووە ئەو ڤیددیۆ کلیپەی ڕابردوو سرایەوە بۆ ئەمەش بە هەمان شێوە خەریکی ئەو هەوڵەشین کە بتوانین لە یوتیوبیش ڤیددیۆ کلیپەکە بسڕینەوە لە تیڤی نابێ هیچ کەناڵێکی بینراو و بیستراو و کەناڵی تیڤی رادیۆ نابێ ئەو دوو ڤیددیۆ کلیپە پەخش بکات. مامۆستا خالی ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان دەڵێن قەیرانی ئابووریمان هەیە کۆمەڵک قەیرانمان هەیە قەیران بە دوای قەیرانەکانی بواری هوەری چین ئێمە لە چ ڕوویەکە لە هوەری قەیرانمان هەیە کاکە ئەزایی چۆنە ئێمە منەڵم ئەمە سیستێمێکە کە تاسیری کردووە لە هەموو بوارەکان هەموو کایە و هەموو دەستگاکانی ئەو وڵاتە یعنی شتەکە مەزاجیە کۆمەڵی خەڵک بە ڕێکەوت بە سوودفا هاتوونەتە سەر حازری ئەم کۆمەڵە خەڵکە هاتوون خەریکی ممارەسەکردنی دەسەڵات پێویستی بە دیراسە و بە بەحس و بە لێکۆڵینەوە هەیە کەسێک دەچێت بە دەیان ساڵ ئەخوێنێت بۆی بتوانێت لە شوێنێکە ڕاوێژکار بێ لە دائیرەیەکە بۆی بتوانێت فکری ئابووری سیاسی استراتیژی دابڕێژێت ئەمانە شتەکانیان هەمووی بە شێوازی مەزاجی تاکە کەسیە هەر یەکەی کۆڵۆنیەک یاخود جەزیرەیەکی بۆ خۆی دروست کردووە کۆمەڵێ چەکداری لە دەوری خۆی داناوە و ئەوامیری خۆیەکات و ئەوێت بەو شێوازە بژی کە خۆی ئەوێت وڵات وا بەڕێوە ناچێت کاک وڵات بە شار بە خەڵکی لادێ نابرێ بەڕێوە بە عەقڵیکی مەسەن لادێ کاتی خۆی ئاغایەکی تیا بووە یا سەرۆکارێکی تیا بووە دێکەی زۆر جوان بڕێوە بردووە بەڵام تۆ کە دێیدا مەقلەتێنی بۆ ناو شارێکیش ناکا مەقڵە ئەم کێشە گەورەیە ئەوەیە کە سیاسەتێک لە وڵاتی ئێمە هەر چۆن سیاسەتمان نییە سیاسەتی هونەریشمان نییە شتێکمان نییە بە ناوی سیاسەتی هونەرەوە یعنی بە ئاشکرا ئەوانە دەیانەوێت میلەتی ئێمە فاسید بکەن دەیانەوێت هەموو بەها جوانەکانی کوردی ئەو بەهایانەی کە میلەتی کورد بەبێ دەوڵەتی کوردی بەبێ حکوومەتی هەرێم بەبێ سەرباز بەبێ چەکگار بە درێژایی هەزاران هەزار ساڵە ئەو خاکوها و نیشتیمانی پاراستووە ئەو نۆرم و عرف و عادەتانی خۆی پاراستوو و توانیوێتی سەربەرزانە لی دەرچێت بە دەیان ڕژێم هاتوون و ڕۆشتوون بەڵام ئەمانە چونکە لە هاوزمانی خۆمانن هاتوونەتە ناو جەرگەی کۆمەلگاکەوە لە ناو کۆمەلگاکەوە خەریکی فاسیدکردنی کۆمەلگاکەن ئەمەش کێشەیەکی گەورەی دروست کردووە بۆ هەر تاجێک لەو کۆمەلگا ئەو کەناڵانە خەریکی ئەوەن شەوانە خەریکی تەعاداکردنن لە هەر ماڵێکی خاوەن کەرامەت و بە شەرەف لەو وڵاتە لەبەر چاوی خێزانەکانیان لەبەر چاوی مناڵەکانیان ئەم درامایانە ئەم گۆرانیانە ئەمە هەمووی دەستدرێژیکردنەتە دەستدرێژیکردنە سەر مافی هاوڵاتی کووردە ئەمە بێڕێزیکردنە بێحورمەتیکردنە ئەمە
بەدخوکردنی منداڵی کوردە بۆ نمونە کچێک کاتێک گەورە دەبێت یا گەنجێکی مراهق گەورە دەبێت تەقلیدی ئەو کەسانە دەکاتەوە کە لە شاشەکانیان بینێ تۆ بە مەزاجی کەسێکی پارەدار دێت کلیپێ دروست دەکات کەسێک ئەو کەسە بیر لەوە ناکاتەوە ئەو مناڵەی کە سێری ئەو دەکات سبێنێ ئەیەوێت ممارەسەی ئەو شتە بکا کە ئەو دەیکا بەڵام سبێنێ براکەی لێدا ڕێگەی لێگرێ چونکە لە کولتوری میلەتەکەی ئەوە شتیوانیە کاکە تۆ ئەبێ هونەر ئاوێنەی کۆمەلگا بێت تۆ لە کۆمەلگایە کاکە تەحەفوز هەیە و لە سانەوەی موسڵمانە و ئەوەی کە موسڵمانی نییە و چەپە و یاسەر بە هەر لایەنێکی ترە باوەڕی بەخوا هەیە تۆ لەم کۆمەلگایە چۆن نەتوانی جێگەی ئەم هەموو فەزاحەتە بکەیتەوە کاکە ئێستا بۆ نمونە تۆ کە کلیپێ دروست دەکەی ئەو مناڵە تەقلیدی ئەو کلیپە ئەکاتەوە مڕایقە وەزانێ ئەوە هینە ئەمە شتێکی جیهانی ئەمە بۆ کورتوانیە بۆ هەموو مناڵێکی تازە پێگەیشت و لاسایی ئەوانەی پێشخۆیە کاتەوە لە ڕێی کەناڵەکانەوە تۆ کاتی تەماشایەکات ئەم گۆرانی بێژە ئەو حرەکاتانەکات پێی وایە ئەمە ینی خەریکی ئاساییکردنەوەی بەدەخلاقین ئەمانەیان نەوێت ئەم فەسادە بکەن بە شتێکی ئاسایی لەبەر چاوی کۆمەلگا بەڵام کۆمەلگا ئێشتا لەجێی خۆیەتی کۆمەلگا هیچ تەکانێکی نەخواردووە کۆمەلگا ئێستاش کۆمەڵێک عرف و عادەت و تەقالیدی خۆی هەیە بڵین لە هەر وڵاتێکا کۆمەڵێ عرف و عادەت هەیە ئێستا خۆ خەڵک پێیان وایە لە ئەوروپا بەرەڵایی ئەشتیوان نییە سیستێم هەیە قوتابخانە هەیە پەروەردە هەیە سیستمی داڕێژرانی بەنامەی وەزارەت زۆربەی وەزارەتەکان هەر بەو جۆرێ مەسەلەن ئێمە داواکاری گشتیمانەیە لە هەرێمی کوردستان شتێکە بێت بەڵام ئەبێ کەسێک سکاڵاکەر بێت بۆی دۆسیەکان بجوڵێنێ هەرچەند ئێمە ئێستا پرۆژەیەکمان هەیە بە خۆشحاڵیەوە حکوومەت دامێکی باشی کرد پرۆژەی مۆنیتۆرینگمان هەیە ئێستا لە وەزارەتی ڕۆشنبیری کە هاوکات متابعی هەموو کەناڵەکانەکات بەڵام لە هەموو حاڵەتێکا ئەبێ سکاڵاکەر هەبێت ئێمە لە تیڤ ڕایەگرین لە رادیۆ ڕایەگرین لە پەخش و بڵاوکردنەوە ڕایەگرین ئەمە و هەندێک جار ئێمە لەگەڵ دامەزراوەی یوتوبیشە ئەمەمان هەیە مەسەلەن دوای ئەوەی ڕێکارە یاساییەکان ئەگرینەبەر لەگەڵ کۆمپانیای یوتوبیشە قساکەین بۆ سڕینەوەی ئەو بابەتە ئەلبەتە ئەوان هەندێک لایحەیەکی خۆیان هەیە شێوەی کارکردن و ئەمانە و داوا ئەکەن هۆکارەکانیانە بێ پێ بڵێ ئەو هۆکارانە ئەبێ ئەوانش بینیتە سەرەوە قەنەعەتەی کە فعلەن ئەمە بوونی ئەمەی لێ ئەکەوێتەوە ئەوەی کە من زۆر دقیقم لێ سیان ئاگادارم یەکیان گۆرانی بێژێکی لەو گۆرانی بێژە گەنجانەمان لە گۆرانەکەیە ئستێزا بە زمانی مەسیحیەکان دەکات مەسیحەکان بۆ خۆی هاتنە سەرخەت ئێمە ئەوەمان ڕاگرن یەکی تر گۆرانی کوڕێک بوو کە زۆر بێسەروبەر بوو بۆ کۆمەڵگەی ئێمە دوای ئەمەی کۆمساژ عینەشت شتێک بوو لە من هەموو جارە لەگەڵ ئێستەی کۆمەڵگەی ئێمە ناگونجێت و ئەشمانەوێت ئەم بەها جوانە بمێنێتەوە بۆیە ئەوانە ئیشی لەسەرەکەی دەوەستێتە سەرەوەی ئەو کۆمەڵگەیە تاچەند ئەوە قبول دەکات و ئەمانە تاچەند وەکو حاڵەت و دیاردا دەردەکەون لەوانەیە حاڵەتی تاکتاکە هەبێت بەو شێوێ دەرنەکرد بەڵام ئەگە ببێتە دیاردە یان لەلایەن کۆمەڵێک لایانی تایبەت و تەرویجی پێ بکرێت یان مارکتینگێکی باشی بۆ بکرێت ئەوە کاریگەریەکانی خێراتر دەبن کۆمەڵگە بە شێوەیەکی دیاریکرا و هەموو دەزانین لە زانستی کۆمەڵناسی کۆمەڵگە شتێکی داینامیکە جوڵاوە بەردەوام دەگۆڕێ بە هەر ئاراستەیەکدا بێت ئەوەی کە ئێمە دەبینین ئەگەر دیاردەکە بەم شێوە بەردەوام بێت بەڵێ من ناتوانم ژمارەیەک پێ بڵێم لە ئەوەندە ساڵە چونکەمە دیراسێکی قوڵی پێویستە بەڵام ئەگەر بەم شێوە بەردەوام بێت و ئەم دیاردانە زیاتر بێت و لە تۆڕی کۆمەڵاتی لە ئەفلام لە کلیپەکان جنێو ببینین و بەم شێوێ بێ من بە دووری نبینم چەند ساڵێکی دیکە
ئەمانە ببێتە ترند واتە دیاردەیەکی بڵاو ئەو کەسانە کەمتر بە ئاشکرا هەست بۆ دەکەن چکەوەکو وتم ئەمانە بە ناڕاستەوە خۆی کۆمەڵێک پێیان لە مێشتی من دروست دەبێت لەوانێ من بێمە لای بەڕێزت داوای یارمەتی دەرونی بکەم کاتێک تووشی لە ڕاوچێ و دڵتوندی بوومە بەڵام دەکرێت یەکێک لە فاکتەرەکان ئەوە بێت ناتان بڵم ئەوە هۆکاری خەمۆچیە بەڵام دەکرێت ئەوە یەکێک لە فاکتەرەکان بێت کە ئەو فشارە لەسەر من دروست بکات کە من بۆ شێ هەڵسکۆت بکەم هیچ کەسێک نایەت لە کلینیکی من نازانم تا ئێستا نەمبینیوە بەو شێوێ و سکاڵاکەی ئەوە بێت بەڵام کاتێک وردەکاریەکان وەردەگری لەسەر ئاستێکی گشتی تەماشەکەی دەبینی ئەوانە بەڵێ کاریگەریان هەبووە بەڵام کەسێک نەبووە تا ئێستا بۆ لای من بینی بێتم سکاڵا لەسەرەوە بکە بەڵام دەتوانم بە ڕووی زانستیەوە پێت بڵێم ئەو جۆرە بەراوردکاریە ئەو جۆرە فشارێکە لەسەر تاک دروست دەبێت کۆمەڵێک ئاڵۆزی دەرونی دروست دەکات لەگەڵ کۆمەڵێک فاکتەری دیکەی باری ئابووری باری کەسایەتی باری کۆمەڵایەتی لە ڕووی ژینەتیکەوە دەکرێتێک بێت لەو فاکتەرانە کە ببێتە هۆکار بۆ ئەوەی ئەو کەسە لە دەرونێکی نائارامدا بێت ئاسانیە بە هیچ لایەنێک ئێستا پێشبینی داهاتوو بکرێت بەڵام دەتوانین ئەو زانیاریانی بەردەستە و بۆ سوود وەرگرتن لە مێژووی پێشینە کۆمەڵێک شت باز بکرێت تاک هەمیشە هەوڵ دەدات کۆمەلگاکی دروست بکات و بۆ ئەوەی ئەو تاکە کەسێکی بۆ ئەوی کۆمەلگاکی دروستە تەبێ و تاکە دروستە پێویستە کۆمەڵێک پرەنسیپ و بەهای هەبێت یەکێک لەو بەهانە ئەوەیە پێویستە ئەو کەسە باوەڕ بە کۆمەڵێک یاسا هەبێت کە لەو چوارچێوەی ئەو یاسایە من دەتوانم بژیم لە چوارچێوەی یاسای دەتوانم ژیانی ڕۆژانەم بەڕێم بکەم هەڵسکەوت لەگەڵ خۆم و لەگەڵ خێزانم و لەگەڵ چۆ بکەم کاتێک ئەو بەهایانە نەمان ئەو یاسایانە نەمان پێویستە جێگرەوەیەک بۆ ئەوە هەبێت ئەوەی ئێمە دەیبینین لە ڕووی دەرونیەوە ئەو جۆرە جێگرەوە ئەو جۆرە بەهایانێک کە ئێستا باسی دەکەین لە ڕووی جنێ و لە ڕووی هەڵسوکەوت لە ڕووی کۆمەڵە گوشەی نەشیا و ئەگەر ئەمانە ببێتە بەدیلی ئەو بەهایانەی ئێستا هەیە ناتوانین بڵێم کۆمەلگایکی دروستم دەبێت کۆمەلگایەکم دەبێت پڕ دەبێت لە جنێ و پڕ دەبێت لە نەمانی با بڵین کۆمەڵێک بەهای کە بەهای سێکسی هەیە سێکس کۆمەڵێک بەهای هەیە لە شێوەیەکی دروست لە کاتێکی دروست لەگەڵ کەسی دروست پێویستە بکرێت کاتێک ئەو بەهایانە نەمان کە تۆ سێکسێکی دروستت نەبوو کە تو خێزانێکی دروستت نەبوو کە تۆ کۆمەڵێک پرەنسیپت نەبوو دەستت پێوەگرت بنەماکانت فشەڵ دەبێت پوچەڵ دەبێت ئاسانترە و کۆمەلگایە دەڕوخێ هیچ بەهایەک نامێنێت تێدا ئیدی لە ئاستی نیشتیمان پەروەری لە ئاستی تەندروستی لە ئاستی دروستی دەرونی لە هەر ئاستێکدا بێت ئەو کۆمەلگایکی فشەڵ دەبێت چونکە کۆمەڵێک بنەما هەیە پێویستە ئەو کەسە پێوەی پابند بێت تاوکو ئەو تاکە بتوانێت کۆمەلگایکی دروستت بۆ دروست بکات بە هیچ شێوەیەک هیچ کەسێک ناتوانێت کۆمەڵێک سیفاتی خۆی بکاتە سەر کەسانێکی دیکە من لەگەڵ خوشک و براکانم جیاوازم تۆ لەگەڵ خوشک و براکانت جیاوازی لەگەڵ کوڕەمام و کوڕەخاڵەکانت کەساتی جیاوازە لە کاتێکدا لە بازنێکی زۆر نزیک گەورە بووین و خێزانی من و خێزانی تۆ زۆر لە یەکتر دوورترن و من لە هەولێر و لەگەڵ خێزانی سلێمانی زیاتر دوورترم چ جای ئەوەی کۆمەلگایەکی دەرەوەی ئەو کۆمەلگا بێ کە لە ڕووی زمان لە ڕووی ئاین لە ڕووی نەتەوە لە ڕووی کۆمەڵێک پرەنسیپ لە تەنانەت لە جلوبەرگ و لە ڕەنگی قژ و ڕەنگی چاویشمان جیاوازین ئەمە قاڵبێکی زۆر ناشرین وەرەگرێ وەکو وایە تۆ بێ میوە بە ئەمپێر بپێوی بڵێ 5 ئەمپێر پرتەقاڵم پێ بدە زۆر شتێکی ناجۆرە زۆر ناماقوڵە و شوێنگرتنەکەی هەمیشە بە ئاراستەیەکی نەگەتیڤدا دەڕوە زۆرترین بەرکەوتنەوەی لەسەر ئاستی خۆم چاودێریم کردو و دەتوانم بە دوواداچوونی بۆ بکەمەوە بەرکەوتنەکان زیاتر لەگەڵ میدیا ئەو کاریگەری خراپەی هەیە بە هەموو جۆرەکانیەوە میدیای بیسترا و میدیای بینرا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و میدیا فەرمی و نافەرمیەکان لەسەر ئاستی تا کەسێک کە بیە خێزانەکەی خۆی بپارێزی و منداڵەکانی جیلێکی دروست بن پێویستە بەرکەوتنی بۆ میدیا و سوشەڵ میدیاکان تاو سنووردار بکات ئەگەر بتوانم بڵێم سفری بکات لەوانەیە زیاتر ڕۆیم نەکرد بێت دوو ئەو کەسانی لە دەوروبەری خۆتن بزانە هەڵسوکەوت لەگەڵ چێ دەکەی کاتێک دەتەوێت خۆت بپارێزی ئەمە بۆ منداڵەکەش ڕاستە بزانە منداڵەکەت بەرکەوتنی لەگەڵ چێە لە قوتابخانە هەڵسوکەوتی لەگەڵ چێە ئەو ئامریکا داوەتە دەستی لە یەک کلیک دەتوانێت دوورترین شوێنی دنیا هەموو جۆرە ڤیددیۆک ببینێ بزانە چه ئامریکت پێداوە ئەتەرنێتێکت پێداوە هەر کەسێک ئەگەر بیەوێ منداڵەکەی نەخۆش بێت منداڵەکەی کەسێکی فاشل بێت کەسێک بێت کە هیچ سوودی بۆ کۆمەلگانە بێت بە زیانی هەبێ بە مۆبایل و ئەتەرنێتێکی بۆ بکڕێت. خۆی کارکردنی پەرلەمانتار پێم وایە لە ناو کۆمەڵگە لەوانەیە خەڵک وابزانێت تەنها لە ناو هۆڵی پەرلەمانە پێم وایە 120 کاری پەرلەمانتار لە ناو هۆڵی پەرلەمانە 180 لە دەرەوەیە و 180 لەو کاتەیە کە پەرلەمان لە پشوە خودت پەرلەمان کۆ نابێتەوە چکە ئەو کاتە دەرچوونمان زیاتر دەبێت بە دوواداچوونمان زیاتر دەبێت بە هەندێک پەرلەمانتار کاری پەرلەمانتاری تەنها لەوە بچووک دەکەنەوە کە لە ناو هۆڵی پەرلەمان هەندێک قسە بکەن یاخود بەرامبەر دەستەی سەرۆکایەتی کە هەندێک ڕخنە ئاراستیان بکەن تەنها لەوە
بچووکی دەکەنەوە بەڵام پەرلەمانتاری زۆر کارێکی فراوانە کە تۆکتت نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان دەبێت لە هەموو جانبەکانی ژیان نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەیت و نابێ خۆتیشت قەتیس بکەیت تەنها لەو لیژنەی کە تێیدا ئەندامی پەرلەمانتار کە نوێنەرایەتی گەل دەکا لە هەموو مەجالەکان نوێنەرایەتی گەل دەکا بەدووادا چوون دەکا لێ پێچینەوە لە حکوومەت دەکا و لە ئەنجومەنی دادوەری لە دادگاکان ئێمە ڕۆڵمان هەیە لە ڕێی داواکاری گشتیەوە چەندین کارمان کردووە چەندین کەیسمان داوەتە داواکاری گشتی تحریکی داوای پێکراوە ئەوەی بیدەینە ڕاگەیاندنیش و نەتیجەشی هەبووە پێم وایە کاری پەرلەمانتاری ئەگەر بتەوێت نەتیجەی هەبێت لە دەرەوەی پەرلەمانە نەتیجەی زیاتر دەبێت لەناو هۆڵی پەرلەمان تەنها قسەکردنە لە ناحیەی عەمەلی و کردداری لە دەرەوەی پەرلەمانە بۆیە ئەگەر بتەوێت نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی هەرێمی کوردستان بکەیت ئەوە لە دەرەوەی پەرلەمان دەکرێت لەناو هۆڵی پەرلەمان ناکرێت بەرگریکردن لە ئاینی پیرۆزی ئیسلام و دەقەنە گۆڕەکانی ئەرچی هەر پەرلەمانتارێکە لە پەرلەمانی کوردستان چکە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان مسلمانە و ئەو زۆرینەیە قبوڵی نییە کە هەر شتێک لە پەرلەمان دەردەچێت یاخود هەر بەرهەمێک کە بڵاو دەکرێتەوە یاخود هەر کارێک کە دەکرێت پێچەوانەی دقەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێ ڕاستە لەوانەیە لە هەرێمی کوردستان هەموو خەڵکی هەرێمی کوردستان ئەندام یاخود لە یانگری حیزبێکی ئیسلامی نەبن بەڵام لەگەڵ ئێمە یەکدەنگن کە نابێ هیچ یاسایەک دەربکرێ یاخود هیچ بڕیارێک یاخود هیچ کارێک لە هەرێمی کوردستان کە پێچەوانەی دقەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێ بۆیە ئێمە خۆمان کە بە نوێنەری خەڵک دەزانین خۆمان بە بەرگریکاری هێشتنەوەی پیرۆزیەکانی ئاینی پیرۆزی ئیسلام لەناو کۆمەڵگە و دەبێت باز لەوەش بکەم ئێمە لە پەرلەمانی کوردستان ڕۆژانە ڕوبەڕووی ئەوە دەبینەوە کە دەیانەوەی یاسایەک دەرکەن یاخود بڕیارێک دەرکەن کە پێچەوانەی دقەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بێ بە ئەو پەڕی تاقەوتواناوە ئێمە لۆبی بۆ دەکەین بۆی زۆرترین دەنگ کۆ بکەینەوە لە پەرلەمانی کوردستان کە دژی ئەو بڕیارانە بێ ئێستا بە نمونە پرۆژە یاسای پەروەردە لە پەرلەمانی کوردستانە مادەیەکی تێدایە خەڵکی هەرێمی کوردستانیش دەبێ ئاگادار بێ کە پەروەردەی ئاینی بخوێندرێ نەک پەروەردەی ئیسلامی پێم وایە ئەمە خەتەرێکی زۆر گەورەی لەسەر خەڵکی هەرێمی کوردستان و ئێمە کار دەکەین لە ئێستاوە هەتاوەکو ئەو یاسایە دێتە ناو هۆڵی پەرلەمانیش بۆ ئەوەی پێشەوە بێتە ناو هۆڵی پەرلەمان ئەم دەقەبسڕینەوە تا لە پەرلەمانی کوردستان بین لە لیژنەکان لە ناو هۆڵی پەرلەمانیش بەرگری دەکەین لە دین و ژینی خەڵکی هەرێمی کوردستان مامۆستا خالی دەچمە سەر ئەوروپا دەمهوێ بۆم ڕوونکەیتەوە جەنابێت دەستێکی باڵاتە بۆ لە ناو هونەری کوردی و تا ئێستاش سپاس بەخوا گوێگرێکی باشتەیە ئێو ئامانستان چی بوو کە گۆرانیان بەرهەمێکتان تەسجیل دەکرد زیاتر ئامانستان ڤیو بینەر بوو من ئێستاش باوەڕم بۆ شتانە نییە من لە ڕێگەی گۆرانیەکان و دەمەوێت پەیام بگەێنم بە میلەتەکەی خۆم بڵێم باسی ژیانی ئێرە بکەم باسی ژیانی ئێوە بکەم باسی ئەو شتانە بکەم کە خۆشەویستی من لە هیچ لە گۆرانیەکانمە باسی جستەی ئافرەتم نەکرد و ئافرەتم زۆر بەرز نرخاندووە وەکو کاینێکی گەورە وەکو گەورەترین دیاری کە خوددا دەبەخشیوێتی بە مرۆڤایەتی مامۆستاوانی ئێستا هەیە پێ دوای ئامان زیان چییە زیاتر کاکەجان ئەمە بەشێکە لەوەی کە تۆ ئەبێ پێش هەموو شتێەوە بزانین وڵاتی ئێمە موامەرەیەکی گەورەی نێودەوڵەتی لەسرە ئێمە هەبێ بزانین کە لەناو هەر کۆمەلگایەکە دیراسەی کۆمەڵناسی کراوە لەسەر ئەو کۆمەلگایانەی کە خاوەنی کەرامەت و خاوەنی ئابڕووی خۆیانن بۆ تێکشکانی ئەم ئابڕووە کۆمەڵێک وڵات لە هەوڵی ئەوەدان چۆن ئەم میلەتە تێک پشکێنن من زەقترین نمونەت پێ بڵم لە هەموو دنیادا کە خەڵاتی نۆبڵ ئەدرێ بە کەسێک کە داهێنانێکی کردبێ لە بوارێکە فیزیا بێ کیمیا بێ ئەدەب بێ هونەر بێ ئێمە هاتوون خەڵاتێکیان داوە بە کەسێک لە ناو کۆمەلگای کوردیا خەڵاتی دەستدرێژی قەت لە دنیا شتیوان نەبووە یعنی ئێمە ئێستا خەڵاتی نۆبڵمان وەرگرتووە وەکو میلەتی کورد ئەو خەڵاتە کە پرسن چییە خەڵاتەکە وەڵاهینە خەڵاتی ئەم ئافرەتە دەستدرێژی کراوەتە سەر باشە ئەگەر ئەمەت بۆ لێدان لە کورد نەبێ و بۆ تێشکانن نەبێ ئەم هەموو توانا و ئەم هەموو تاقەیە لە ناو میلەتی کووردا هەیە چ لە بواری ئەدەبیە چ لە بواری هونەریە چ لە بواری زۆر شتی ترا بۆچی تا ئێستا ئەمانە لایەکیان لە کورد نەکردەوە خەڵاتە ببەخشن بە کورد یعنی ئەمە پلانێکە کە دەوڵەتەکانی ئیقلیم و هەر چوار دەور بەشدارن تایە بۆ ڕوودکردنەوە و ڕسواکردنی ئەو میلەتە
ئەیانەوە کارێ بکەن کە کورد خۆی ڕقی لە خۆی بێت ئێستا ماوەیە خەڵک فێر بوو هەڵێ ئاشەڵا کورد نەبوومایە کاکەجان من لە هەموو محفلێکی دنیایە و تو مەفشانازی بە ناسنامە و بە کورتبوونی خۆم دەکەم خوا ئەگەر بیزانایە باشترە بە قەومێکتر دروستیە کردم بەڵام مادەم بە کورتبوون دروستی کردو و زمانی کوردی خسۆتە دەمەوە ڕێز لەو سروشتەی خۆمەگرم کاکە ئەمانە ئەیانەوێت لە هەموو لایەکەوە بە هەموو جۆرێک خەریکی ئەو چۆن ملەتێک وا لێ بکەن کە خۆی لەناو خۆیان ئەوە بکەن مەسەلەن بۆ نمونە تۆ خەڵک برسی بکە خەڵک بێ موچە بکە خەڵک بێ نان بکە خەڵک بێ ئاو بکە بۆی خەڵک موراڵی نەمێنێ کە موراڵی نەما ئیتر هەموو شتێکی لا ئاسانە بێت یەگەی ئەمە پلانە یعنی ئەمە شتێکی ڕێکەوت نییە سوڵفە نییە ئەمە شتێکە کە بە دەیان وڵات بەشدارن لەم مەسەلەیە یعنی ئێستا موچە هەیە نایدەن ئەڵێ کێیە ئەڵێ وڵا لەسەرەوە ئەمریکا کێ ئەمری کردووە کەس نازانێ ئەم شتا ئەم غەیبە کێیە کە ئاوا دەکا ئەو میلەتە نەوتە فرۆشێ 30 ملیارد قەرزارە باشە ئەمە نەوتی فرۆشتویان نەوتی کڕیوە کارەبا 30 ساڵە کارەبا چان نەبوو ئەمە ڕێکەوتە باش ئەمەش ڕێکەوتە بێکاری موچە ئی خەڵگە بڕن کابرا حەقی خۆیەت یەچە مانگێک ئیشەکە لە هەموو دنیا ئەوە چێ هەر لە خۆی وڵات چارێکی موچە دێمە کاکە شتێکت پێ بڵم لە هیچ شوێنێکی ئەم کوڕێ ئەرزا شتیوان نییە تۆ لە هەر شوێنێکی ئەم دنیای چۆن زمان هەیە ئەم زمانە هی تۆیە هونەرێکی شەیە ئەمەش هی تۆیە تێگەی خەڵک بە ناسنامەی تۆ بە زمانی تۆ بە هونەری تۆ ئەناسن یەکەی کابرایشی سویدی یا ئینگلیز پێویستی بەوە نییە تۆ گۆرانی ئینگلیزی بۆ بڵێ چکە خۆی لە تۆ زۆر باشترڵێ لە هەموو شوێنێکی دنیادا ئازادی لە گۆرانی وتن و بەکارهێنانی هەموو دەستەواژێک ئازادیەکی ڕەهای نییە بەتایبەت لە وڵاتانەی کەوتونەتە ژێر کۆمەڵێ فشاری سیاسی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و ئاینی یاخود یاسایەکیان بۆ سنووردارکردنی کاری بەرهەمهێنان نییە بەڵکو بڕێوە ئازادیە لە شوێنێک دەگۆڕێت بۆ شوێنێکی تر بەپێی شارستانیەت و باری ڕۆشنبیری و کۆمەڵایەتی و شوێنە بەتایبەت لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەمیشە دەبێت ڕاچاوی دابوو نەریتی گشتی و ئەمنی و نەتەوەیی و ئاینی لە بەرهەمەکان بکرێت.